50 ساڵە لە شاری سلێمانی دوکاندارە و دەڵێ بێبازاڕی ئێستا پێشینەی نەبووە بەهۆی قەرزاری و بێموچەییەوە موچەخۆران ڕوویان نایە بێنە بازاڕ و کەلوپەلی دیکە بە قەرز بەرن. حەسەن عەلی دەڵێ پێشتر خەڵک تەنیا خۆی لە کڕینی پێداویستیە ناسەرەکیەکان دەگرتەوە، بەڵام ئێستا ناچارن خۆیان لە کڕینی خواردەمەنی وشکەکانیش بپارێزن. خۆی هەی بووە بەس بەقەت بەم قووەتە نەبوو، ئێستا قووەتی زۆر ئەم جاریان کە مانگی 12 مەعاش نەدراوە، ئەم جارە زۆر بە قووەتی یعنی بازار نییە، قەت شتی وامان نەدیوە، زۆر دەمێکە بێ بازاری وان نەبووە. جاران هەبووە تۆزە مەعاشە درا حرەکەیە جوڵەیە کەوتەوە بازار، بەس ئێستا ئەم فترەیە ئەم 2 هەفتەیە بازار لە 195 زیاتر وەستاوە. بازار کاگەر پارۆشت مەعاشە بێ بازارە بێ، بازاری مەعاشی نەبێ خەڵک گەر هەر زۆر پێویست نەبێ ئەو شتانە لە بازارە ناکرێت و هەرواتەوە کەم کرێت لە ماڵ لای ماڵی خۆنەکەنە بازار ناوە لە بازار نیست حالی. ئیتر بۆ شێکە خۆتانی بین وا بازار چۆڵە هیچی تیانی ئەوەی زارون نەبێ خەڵک نایەتە بازار بیخ ئەو جاران نییە. بازار تقریبا یەکجاری بەرەو سفرە ڕوە. وەڵی نازانم بڵێم چی تۆ ڕاستی دەوێ کەوتۆتە دەست مجموعەیەکی دەوڵەمەندی قورسی تەواوەتر ئەم سووکە کەسابەتە وردانە نەما ئەوە وەیەکی نابڵێ هەر هیچ نافرۆشە فرۆژە بەس لە دەستی دەوڵەمەند هەیە لە دەستی دوکانی بچووک و بەعزینەکە نەماوە. ئێتاوان کابراگەر پارەی پێبێ زیاتر شت دەکڕێکە پارەی نەبێ کەمترە کڕوایە چۆن وێ نەوەک ئەتوانم بڵێم من چەند ساڵە تقریبا ئەمە 35 ساڵ لێرەم بەقەدەر ئێستا بێبازاریم نەبینیەوە 35 ساڵە من لەم جێگەیە. تەنیا دوکانداران نین هاواریان لە بێبازاری هەستاوە، هاوڵاتیان و فەرمانبەرانیش لە بێپارەی و دواکەوتنی بەردەوامی موچەکانیان وەڕز بوون. لە سا 90 لە سا 80 ئەم شار و شوێنەکانە لەسەر مەعاش بن تەسیری زۆری بووە. تۆی ساخۆتە زانی ئەمە لێرە سابوونکەرانە سعات 12 نیمەڕۆیە سەری دوکانەکانەکەی یەک دوکاندار بشتەرێکی تیانی وەختی خۆی ئێمە خزمەت ئەمانمانە کرد وە نان وە ساوەر وە پێڵاو بە خزمەت وەڵاوە کەرە باش چمان بۆ بردن سوێن لە بەخوای ساکێنە لە بەرشانە لە خزمەت خەڵکیشەکەن خۆشتان باشە زانن وایەوە نییە ئەینا بۆ پارە نییە کابرا حیمایەیانە حیمایە پاسیانەکە کە نیان کوژن مەعاشەکەی ناوەنی. سستی بازار لە هەرێمی کوردستان لە ساڵی 2014 و دوای قەیرانی دروستکراوی ئابووری دەستی پێکرد و لە ئێستاشدا ئەو کاریگەریە زیاتر لە ڕابرد و قوڵ بۆتەوە و لێکەوتەکانی بەسەر هاوڵاتیان و کاسبکارانەوە دیارە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی